لە کاتێکدا خۆی ئامادە دەکرد بۆ کۆتایی هێنان بە بەشداریکردنی لە لۆتکەی G7 لە شاری هیرۆشیما، جو بایدن سەرۆکی ئەمریکا داوای لە کۆماریەکانی کرد دەستبەرداری هەڵویستە توندڕەوەکانیان بن کە دەبنە هۆی ئەوەی ئەمریکا نەتوانێت قەرزەکانی بدات. من بەشی خۆمم ئەنجام دا و پێشنیارم پێشکەش کرد بۆ کەمکردنەوەی خەرجیەکان فرەتر لە $1 تریلیۆن لە سەروی ئەو کەمکردنەوەی کورتیانانی کە پێشتر پێشنیارم کردبوو لە ڕێگەی تێکەڵەیە لە کەمکردنەوەی خەرجیەکان و داهاتی نوێ. ئێستا کاتی ئەوەیە لایانی بەرامبەر بژۆڵێت. کۆماریەکان بە سەرۆکایەتی کێڤن مەکارثی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بە توندی داوای کەمکردنەوەی بەرچاوی خەرجیەکان دەکەن. جۆدی ئارنگتن ئەندامی ئەنجومەنی نوێنەران بۆ کەناڵی ئەم هەفتەی ABC ڕوونی کردەوە بۆچی پێشنیاری بودجەی بایدن بۆ فەرەترکردنی داهات بە گەڕانەوەی کەمکردنەوەی باش بۆ کەسانی دەوڵەمەند و کۆمپانیەکان پەسەند ناکات. پێم وایە گەری ئەمریکا لەوە تێدەگەن کە ئەو قەیرانی تێچووی پێداویستەکانی ژیان کە بە دەستیەوە دەناڵێنێت لە ئەنجامی خەرجەکانە نەک لەبەر ئەوەی باجمان کەمە. ڕاستیەکە ئەوەیە کە ئێمە تۆمارکراوی باجمان هەبوو کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی پەتای کۆرۆنا و هەروەها تۆمارکراوی داهاتێکی دیکەی باجمان هەبوو لێرە لە ساڵی 2021. بە پێ وتەی سناتۆری دیموکراتەکان کریس ڤان هۆڵن کە هەروەها لە بەرنامەی ABC دەرکەوت، شکستدانی ئابووری ئەگەر بەو شێوێ خۆیان دەیانەوێ بەدەست نەهێنن ئەو هەڕەشەیە کە کۆماریەکان دەیکەن. ئەگەر تۆ لە دانی قەرزەکەت دواکەوتیت کەواتە ئێمە باسی داڕمانی ئابووری دەکەین. ئێمە باسی 18 ملیۆن کەس دەکەین کە بێکارن. باسی بەرزبوونەوەی ڕێژەی قازانج و سوود دەکەین. ئێمە بازەوە دەکەین کە هەموو شتێک زۆر گرانتر دەبێت بۆ ئەمریکیەکان. وەزیری گەنجینەی ئەمریکا جانەت یێلن لە بەرنامەی مێڤە پرێسی کەناڵی NBC وت ئەگەر ڕێژەی بەرزی قەرزەکان بەرز نەکرێنەوە بژاردی سەختمان لە بەردەمدایە. دەبێت بە شێوەیەکی بنەڕەتی سوودی قەرزە لە دراوەکان بدەین. هەروەها ئێمە پابەندبوونمان هەیە بەرامبەر بەو کەسە بە ساڵاتچوانەی کە پشتیان بە پارەی ماگانەی بە ساڵاتچوانیان بەستووە و یاخود ئەو کۆنتراکتۆرانەی کە بۆ حکوومەتی فیدراڵی کاریان کردووە. هەر لە یەکی مانگی شەشەوە کاتێکە کە وەزیری دارایی یێلن مەزندە دەکات کە ئەمریکا پارەی کاش یان نەختینەی تەواو دەبێت ئەگەر بێت و کۆماری و دیموکراتەکان لە کانگرس نەگەن بە ڕێکەوتنیەک. ڤێرۆنیکا بالدیرەس ئیگلێسیاس بۆ دەنگی ئەمریکا.